سڵاو بەخێربێنەوە بە ڤیددیوەیەکی تازە لە دامانس یونیڤرسم. ئەو شەوە ڤیددیوەیەکە زۆر جیاواز دەبی باسی کۆمپانیای ئەمەزۆن دەکەم کە لەو چەند ڕۆژە کۆمپانیای MGM میترۆ گۆڵدوین ماری کردەوە کە یەکێکە لە کۆمپانیای هەرە کۆن و بە ناوبانگەکانی بەرهەمهێنانی سینەمایی و تەلەڤیزیۆن. تەواو شتە چۆن ڕوویدا لەو نهایەتی مانگی پێنج ستۆکی سەهمەکانی کۆمپانیای نێتفلیکس و کۆمپانیای دیسنی بڵس لە ناکاو دابەزینێکی زۆری پێوە دیار بوو، یعنی پێشتر کە سەهمەکانی ڕۆژ بەڕۆژ سەری زیادی دەکرد لەبەر ئەوەی خەڵک ئێستا پاندەمی کە زۆربەی خەڵک لە مال دانیشە دەماشی ئۆنلاین ستریمینگ دەکات و سینەمایەکان وەکو جاران نەکراوەتەوە، بۆیە ئیقبالێکی زۆر و ئەوەی زۆر هەیە لەسەر ئۆنلاین ستریمەرەکان لە هەموو عالم. ئەو کۆمپانیا گەورەکان وەکو دیزنی پڵس و HBO ماکس و هۆڵ و ئەمەزۆن پرایم ڤیدیۆ کۆمپانیایەکانی تر بەس لە ناکاو دیزنی پڵس و نێتفلیکس سەهمەکانیان بەرەو دابەزین چوو ئەوش لە دوای ئەوەی کە کۆمپانیای ئەمەزۆن بڵاوی کردەوە کە هەڵسا بەکردنی کۆمپانیای MGM بە نزیکەی 8.5 ملیار. طبعاً کێشەی ئەوە لە چییە کە کۆمپانیای ئەمەزۆن کردوێتەوە؟ ئەمەزۆن بۆ بەناوبانگە بچێتە هەر مەجالێک ئەگەر لە مەجالەکە بوێ بە تەواوەتی ئیشی لێ بکە کەس ناتوانانی منافسەی بکە لەبەر ئەوەی حەجمی ئەوەی ئەو پارە زۆرەی کە لایەتی و زائیدەنیش کە بە ئاسانی دەتوانانی هەرچی کۆمپانیای لەو مەجالێ وەسەط و گەورە و بچووکەمیان بکرێتەوە. طبعاً کۆمپانیای ئەمەزۆن ساحبی پلاتفۆرمی خاوەنی پلاتفۆرمی پرایم ڤیدیۆیە کە یەکێکە لە مڕالیفەکان و منافسەکانی دیزنی پڵس و نێتفلیکس و ئەوانە، بەس پرایم ڤیدیۆ لەو کاتێککە دەرچووە ئیقبالێکی وای زۆر نییە لەیان خەڵکۆ لەبەرەوەی کۆنتنتەکانی زۆر بەقوت نییە، یان کۆنتنتەکانی زۆر شتی باش تێدانی و یان شتی کەونی تێدایە، ینی حتا لە کوردستانیش ئیش دەکا وەکو دیزنی پڵس و HBO ماکس نییە کە لە کوردستانی ژناکە ئیلاری بە VPNیشی پێ بکەیت. طبعاً پرایم ڤیدیۆ وەکو نێتفلیکس لە کوردستانیش دەکا بەس خەڵکێکی ئەتا بڵێ زۆر کەم ئیشتراکیان کردووە لێ لەبەر ئەوەی کۆنتنتەکانی بە بەردەوام شتی کەونی تێدایە یان تازە نابتەوە و لە عین وەختیش ڤیدیۆیەکم دروست کرد بوو پێشتر باسی ئەوم دەکرد کە نێتفلیکس کە وەزعی خەتەرە ئێستا لە نیشانەی ئایەکەدای دەنێم لەسەرەوە. طبعاً بۆ دەڵێم خەتەرە ئەو مۆزوعە چۆن ڕوویدا کە کۆمپانیای ئەمەزۆن ئەو کۆمپانیای کڕیەوە نێتفلیکس کاتی خۆی کە کۆمپانیای بڵۆکبەستەری والێ کردی ئیفلاس بکاتن، خۆی تاکە کۆمپانیا بوو کە ئۆنلاین ستریمەر بوو، هەرچی مەکتەبە و لایبرەری گەورە هەبوو وەکو وێرنە برۆس و MGM و هەرچی کۆمپانیەکانی تر نێتفلیکس دەچوو بە کرێوەری دەگرت و کۆنتنتەکانی عەرزەکە لەسەر پلاتفۆرمی خۆی، بۆیە نێتفلیکس لە هەمویان بەناوبانگتر بوو، لە هەمویان زیاتر بڵاو بووە و لە هەموو وڵاتەکانیشی دەکرەوە یەکێک لە سەبەبەکان بوو. بەس کە زۆربەی کۆمپانیەکانی منافسی نێتفلیکس وەکو دیزنی و وەرنە برۆس کە خاوەنی پلاتفۆرمی HBO ماکسە هەستان زانیان کە ئەو یاریە چۆن و چۆن نییە، هەستان هەموو کۆنتنتەکانە لە نێتفلیکس کڕیەوە. هەر یەکە لەوانە دیزنی پڵس، HBO ماکس و دیزنی عەفو نێتفلیکس ساحبی خاوەنی مەجموعە کۆنتنتێکی زۆر باشن، لایبرەریشی زۆر باشیان هەیە، مەجموعە فیلم و مسلسلاتی زۆر باشیان هەیە کە خەڵک بتوانێت ئیشتراک بکە و حەز بکە ئیشتراک بکە لایەن و تەماشایان بکە. بەس کێشەی پرایم ڤیدیۆ وەک وتم ئەو شتانە نەبوو، بۆیە دوو حەل لە پێش دەڤیزۆزی هەبوو لەو کاتێککە بیکاییان پارەی خەیاڵی سەرف بکاتن لە بەرهەمهێنانی شتی تازە، هەم بە فیلم هەم بە مسلسل و شتیوە، و هەم یانیش بچی کۆمپانیایەک بکرێتەوە کە خاوەنی کۆنتنتێک و لایبرەرێکی بە قوتی بەناوبانگە بۆ ئەوی دووبارە بتوانین منافسەی ئەو کۆمپانیانە بکات. طبعاً خیاری یەکەم تۆزێک کاتی دەوێ و پارەی زۆریشی دێ و سەرشنیە 100% نەزاحەت بێنی، بۆ جیۆڤیزۆس بە تەواوەتی بۆ خیاری دووەم ڕۆیش کە هەڵسێ بەکڕینی کۆمپانیای MGM لەبەروی MGM خاوەنی یەک لەو شتانەیە کە جێمز بۆند هەرچی ئەفلامی جێمز بۆند هەیە کە لە بەرهەمهێنانی کۆمپانیای MGM هەر لەگەڵ ئەوەی کە ئەمەزۆن کۆمپانیای MGM کردووە بڵاوی کردەوە کە فیلمە تازەکەی جێمز بۆند نۆ تایم تو دای هەر لە پلاتفۆرمی پرایم ڤیدیۆ عەرز دەکرێت. طبعاً پێشەوەی جیۆڤیزۆس کۆمپانیای MGM بکرێکی لە میتینگەکان دەکرێت لە کۆمپانیا کە باسی ئەو مۆزوع دەکرێت کە بیکڕنسی ئیسفادەیەکیە. طبعاً هەموو هەدەفی ئەمەزۆن لەوەی نییە کە بتوانێت منافسەی نێتفلیکس و HBO ماکس و ئەوانە بکاتن، هەموو هەدەفەکەی لەوەیە کە تۆ بۆ نمونە ئیشتراک دەکەی لە پرایم ڤیدیۆ
خۆی ئیشتراک دەکەی لە ئەمازۆن پرایم. ئەمازۆن پرایم بە پارێکی کەمتر لە مقارنەتان بە نێتفلیکس و دیزنی پلس، مقابل ئەوە بەرامبەرەوە چی وەردەگری؟ پرایم ڤیدیۆ، پرایم میوزیک، تویچ زایدەن شت داواکردن لە ئەمازۆن بە پارەی هەرزان بەبێ پارەی کۆستی شیپمنت، ینی بەبێ پارەی نەقڵ. ئەو یەک لە ئیسفادەکانی ئەو ئەمازۆن پرایم ئیشتراکەکە چییە مقارنەتان بەوەی وەکوتم تۆ ئەو هەموو شتە وەردەگری بە پارەی کەمتر. بۆیە هەموو فکرەکەی جیۆڤیزۆزی کاتێککە وتم لە میتینگەکە بۆ باسی ئەویان کرد ئەگەر ئەمە فلیمەک دەربینین، فلیمەکە بەرهەم بێنین، فلیمەکە مڕەشەح بێ بۆ خەڵاتەکانی ئۆسکار و یان کان، ئەو کات وەریگر فیلمەکە ئەو خەڵاتانە، ئەو کات ئێمە زیاتر شت لە ئەمازۆن دەفرۆشین. بۆ نمونە تۆ سەیری ئەکاونتی ئەمازۆن پرایمت هەیە، ئەمازۆن پرایم ڤیدیۆ سەیری فیلم دەکەی، لە عین هەمان کاتدا ئەکاونتی ئەمازۆن پرایمت هەیە بۆ شت داواکردن بۆ ئۆنلاین شۆپینگ. دەچێ ناو وێبسایتەکەیان لەوانەیە پێویست بە هەندێک شت نەکا بیکڕیان، هەندێک شت هەر زیادێ بەس لە بەروی فری شیپمنتی نەقلی بەلاشیان هەرزانە دیسکاونتی لەسەرە دەچی شت داوا دەکەی. هەموو هەدەفەکەی جیۆڤیزۆز ئەوەیە زیاتر زۆرترین خەڵک لە ناو ئیکۆسیستەمی ئەمازۆن ببینێتەوە، ئەجە بە پرایم ڤیدیۆ بی، بە پرایم میوزیک بی، بە تویچ بی، بە ئەمازۆن بی، بە شت داواکردن زۆرترین کار، زۆرترین پارە سەرف بکەی لە ناو ئیکۆسیستەمی ئەمازۆن بۆ ئەوی بتوانانی زیاتر ئیمپایرەکەی کەیەتی زیاتر گەورەی بکە. طبعاً لەگەڵ ئەوەش کە کۆمپانیای ئەمازۆن MGMی کردەوە بڵاوی کردەوە کە هەڵدەستێ بە بەرهەمهێنانی زنجیرەی لۆرد ئۆف دە ڕینگز. لۆرد ئۆف ڕینگز خۆتان نەزانن بە فلیم هەیە، بەس ئەو دووبارە دەست پێدەکا بە بەرهەمهێنانی وەک مسلسلە لە بەرۆی ستۆری ئەو فیلمە زۆر لەوەی درێژتر و ئەدڤانسر و معقەترە زەختی لێ بکەی بۆ ناو سێ فیلم و هەر فیلمی با 2 ساعت 3 ساعت بێ. بۆیە هەڵسا بە بڵاوکردنەوەی کە هەڵدەستێ بە بەرهەمهێنانی مسلسلی لۆرد ئۆف ڕینگز وەک جوابدانەوەک بۆ گیم ئۆف ترۆنزی HBO، ئەویش بە بودجەی زیاتر لە 400 ملیۆن دلار. بۆیە ئەو بودجە خیاڵی کە بۆی دانراوە، ینی تەسەوڕ دەکەی شتێکی زۆر زەخم دەرچێ. بۆیە ئێستا هەموو ئەمازۆن و جیۆڤیزۆز هەموو خۆی بەکاردێنی بۆی زۆرترین شێر لە نێتفلیکس و دیزنی پلس و HBO ماکس ببا. لە بەروی ئێستا حالیان نزیکەی 100 ملیۆن سەبسکرایبەری هەیە لەسەر ئەمازۆن پرایم، بەس بە ئەکیدی پێتان دەڵێم 100 ملیۆنە زیاتر لەبەر ئەمازۆن پرایم ڤیدیۆ نییە، زیاتر لەبەر ئەمازۆن پرایمە و خەدەماتەکان و خزمەتگوزاریەکانی ترە، نەک لەبەر ئەمازۆن پرایم ڤیدیۆ. بەس بە مجرد ئەوەی MGMی کڕیەوە و زیاتر پارە سەرڤەکە لە بەرهەمهێنانی کۆنتێنتی زەخم و ئەوانەی کە خەڵک حەزی لێ ئەکید بە ئەو سەتە حەسب هەموو داتایەکان نزیک لەوانەیە بڕوا بۆ نزیکەی 200 ملیۆن سەبسکرایب. طبعاً هەر حەزم کرد ڤیدیۆی بۆتان باس بکەم کە لەو چەند ڕۆژێت ڕوویداوە. هیوادارم ڤیدیۆیەکتان بەدڵ دەبێ، ئەگەر زیاتر بەدڵتانە لایک لەبیر مەکەن و شێر بکەن بۆی زۆرترین برادرتان سوودی لێ بینن. بە هیوای ڤیدیۆی تازە.